ئێمە وەکو ڕێکخراوی لانەی مناڵان پرۆژەیەکمان هەبوو کە ترێنینێک بوو بۆ 50 ئافرەتی هەڵەبجە. لەو 50ە کردمانن بە 2 گروپەوە و هەر گروپێک بەجیا کۆرسی خۆیان وەرگرت. دوای کۆرسەکە لەو 50 کەسە 6 ئافرەتیان پرۆژەکەیان سەرکەوتوو بوو، هەریەکەیان و پرۆژەی جیاوازی خۆیان هەبوو. لێرە فەندبانکردن و بۆ ئەوەی ئیشی خۆیان دابمەزرێن و ئیش لەسەر پرۆژەکەی خۆیان بکەن. پرۆژەکان هەریەک و لە بواری جیاجیایە بوو، بواری خواردنی دایەت هەبوو، لەگەڵ غەسلی ئافرەتان هەبوو کە لە هەڵەبجەیە ئەو بیرۆکەیە نوێیە و تا ئێستا نەکراوە. بیرۆکەی ئستنساخمان هەبوو کە ئەویش هەر ئافرەت بەڕێوەی ئەبا. ئەم بیرۆکانە و پرۆژانە هەریەکە لەم کەسانە ئەتوانن چەند ئافرەتێکی کەش بخەنە سەر ئیشەکەیان، واتە هەمووی ئافرەت بێ ئیشی لەسەر بکەن. لەم هەفتەی داهاتووەوە کەلوپەل و شتیان بۆ کڕین و ئیتر ئیش بۆ ماوەی 6 مانگ ئەبێ لەسەر ئیشەکەیان بەردەوام بێ. من ناوم کوردستان جەلال محەممەدە کە دەرچیگەشی ژمێریاریم لە ڕێکخراوی لانەی مناڵان پرۆژەم تەقدیم کردووە کە بۆ دانانی غەسلێکە، غەسلێکی ئۆتۆمبیلشتن و فەرشۆردنی ماڵان کە سوپاس بخوا لەم پرۆژەیە سەرکەوتوو بووم بۆم دەرچوو ئێستا بە تەمام دەست بکەم بە ئیشەکان ئینشاءڵڵا.